لێوی دەمەهات هیوادارم هەموو لایەک هەر باش بن هەر لە خۆشیدا بن ئینشاءالله. تەبعەن زۆر غەریبیم دەکردن، دڵنیامە گۆش غەریبی منتان دەکرد، کاکە ڕەوەزشم لەگەرە. هیوادارم هەموو لایەک هەر باش بن، هەر ساغ بن. دەزانم پرسیارتان زۆرە، گومانتان هەیە، پرسیاری زۆرتان هەیە، حەقی خۆشتانە، بەڵام ئینشاءالله سبەی ئێوارێ سەعاتدا باسی هەندێک ئەو مۆزوعانە دەکەم و ڕوونکردنەوەکی جوان دەدەم ئینشاءالله. لە خزمەتی هەموو لایەکدا دەبم. هیوادارم بە گەورەی خۆتان لە کەم و کووریم ببورن. سوپاسی خەمخۆریتان دەکەم، سوپاسی دڵسۆزیتان دەکەم، پرسیارتان کردیە، تەلەفۆنتان کردیە، هاتینە، خەمتان خواردیە، سوپاسی یەکە بە یەکەتان دەکەم. هەمووی پێدەزانم، مەمنونی هەمووتان. لە خۆشی ناخۆشی لەگەیەک بووینە، لۆیە بە حەقی خۆتانی دەزانم. پرسیارتان هەبی، گومانتان هەبی، یان نەچینێ بزانن هۆکاری ئەو بزرگبوونەوەیان ئەو نەمانەیان ئەو تایبەتیە. ئینشاءالله جوابی هەموو پرسیارەکان دەمەوە، ڕوونکردنەوەیکی جوان دەدەم بە ئامادەبوونی هەموو برادەرانی خۆم. چاویەکە بێکەتان ماز دەکەم، دڵنیا بن میران مارمار کەسێکی باکە، کەسێکی بە مۆقی بۆ لەگەر هەموو برادەرانی خۆی. ئەوڕۆ میران مارمار قسەتان ڕوو دەکا لەگەر برادەرەکانیتی و دڵنیا بە هەرواش دەبی، هەر لەگەریشتان دەبی. ئینشاءالله جێی متمانەیەنگۆ بوومە، قەت ئەو متمانەیەشتانە دەست نادەم، نەک لەگەرەنگۆ لەگەر مندارێکی ساوە تا مندارێکە تا ئەختیارێک متمانەی کەستانە دەست نادەم. دڵنیا بن خۆشەویستن لە کنە من، خۆشم دەوێن، چاویەکە بێکەتان ماز دەکەم. سوپاسی دووبارە و سێبارە دەرێمەوە، سوپاسی ئەو خەمخۆریە ئەو دڵسۆزیەتان دەکەم. بەڕاستی ئێستا دەزانم کە چەندە منتان خۆش دەوێەوە. من هەتا دەمرم ئەو مۆقیفە و ئەو خۆشویستنەیەنگۆ دەبی بە گەورەی تەمەشاکەم، دەبی بە هەندی یاگرم، دەبی ڕێزی لێ بگرم. دڵنیا بن هەرواش دەکەم، قوربانی هەمووتان بم، چاوی هەمووتان ماز دەکەم. ئینشاءالله کوتان دیتیمە هەرەوها دەبم. هات ڕۆژ لە ڕۆژان تەسەوڕی ئەوە مەکەن غەڵەتە یان شتێکی ناشرین لە من ببینن یان جێتان لێبی. چاوتان ماز دەکەم. ئینشاءالله سبەی ئێوارێ پرسیارەکانتان جواب دەدەمەوە. قوربانی هەمووتان من دووبارە و سێبارە دەرێم، خۆشم دەوێن، قوربانتان. سوپاس لە بۆ سیروان نەجمی، دیارە بە ڕێزێکی عەزیز و زێدە خۆشەویستە. هەدیەکی لە بۆ من هینایە، بابزانین چییە. تەفسیری ئاسان بۆ تێگەیشتنی قورئان. ئەڵڵا ماشەڵڵا. هیوادارم هەرترین هەدیە، هیوادارم هەر ساغبی. سوپاس لۆ هەدیەکەت، سوپاس لە بۆ قورئانە جوانە، بەجددی درم پێ خۆش بوو. حفاظی چ کرد؟ گەلە بە ئازارە، گەلە بە خەمە، چێ گەلە بە ژیانەوە. بە قوربان دەم. گوی وەزعت کۆ ئەحوالەکەت برای وەڵڵا برای بە قوربان دەم میرە. ئارە وەڵڵا یەک پاپیتێری، یەک پاپوتێری، ئارە وەڵڵا یەک بات یەک ماچنی و بە زمانی هیندیە. قوربان دەم. یەک پاپوتێری ئێستا پێر بۆ لە شەریکە هێندەکە وەیان لەگەرە ئەرێ وڵا هیندی مندی یەک بە یەک زمانی هیندی دەکەیت. قسەکان دەینی لە کنەمەوە هەمووم نووسیتێ لە نۆتی. ئەجارە هیچی نەکردێ بە جوونەکانی خۆی فێرکردی. ئێمە خۆی عادەتەن وەیە لە زمانی کە تێ
فێربی دائما دەبیشتە خراپەکان فێربی باشە کاکە ئەرێ وەڵا ڕێزمانەیە هەموو درێژە لە کرێم بمینێ ماڵە Ek babu teri? دێ Ek babu teri?